زان بەردەوامین لەگەڵتان لەم بڕگەیە باس لە گرنگی فیلمسازیەکە لە ئێسەیە کە تاکو چەند گەنجان گرنگیان پێداوە دیارە لە شاری چەمچەماڵ یاخود لە قەزای چەمچەماڵ گروپێک لە گەنجان گرنگیەکی زۆریان با کورتە فیلمەکان داوە هەرو خۆشیان وێنەی ئەگرن هەر خۆشیان مۆنتاژی ئەکەن وە چیرۆکەکەشی بۆ ئەنووسنەوە وە سیناریۆکانیشە نووسنەوە و دواتریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوێکەنەوە ئێمە پێمان خۆشە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکانمان بکەین بەڵام بەر لەوەی بچین لە میوانەکانمان کورتە ڤیدیۆیەکمان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی کە زیاتر ئەم گەنجانە بناسن وا لەگەڵ ئەوەشا بۆی کۆمەڵە پرسیاریان لێ بکەین ئاخۆ ماوەی چەندێک کە دەستیان پێ کردووە و تاکو چەند گرنگیان بەم بوارە داوە و تاکو چەند ئەگەر هاتوو لایەنی پەیوەندیدار پاڵپشتیان بکە ئەتوانن تواناکانیان زیاتر بەهرەکانیان زیاتر دەبخان و بتوانن خزمەتی سینەمای کوردی بکەن بۆ مەبەستەش لەم راپۆرتەیە کۆمەڵێک بابەتان پێشکەشەکەین فەرموو. بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و لە قەزای چەمچەماڵ گروپێک لە گەنجان گرتەی ڤیدۆیی ئاکشن دروست دەکەن و لە تۆڕا کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکەنەوە. گەنجەکان ژمارەیاندا بۆ 500 گەنجن و ئەوان دەڵێن گەر هاوکاری و دەستگیرۆیی بکرێن دەتوانن لە فیلمە سینەمایە کوردیەکان بەشدار بن و گردەی ئاکشن بەرهەم بێنن. ئێمە کۆمەڵە گەنجین لە قەزای چەمچەماڵ لەم چەند ڕۆژێ ڕابردووە گردێکی ئاکشنمان بڵاو بۆیەوە خۆشبەختانە دەنگدانەیەکی زۆری بەخۆیەوە بینی لە چەندین پەیج و سایتی کوردیا بڵاو کرایەوە. ئەو گرتە ئاکشنەیە ئەتوانێت ببێتە هۆکارێک کە بۆ ئەوی لە فیلمی سینەمایی کوردیا بتوانرێ گرتەی ئاکشن تۆمار بکرێ. کوردیشیی لە وڵاتانی تر کەمتر نییە مێژووی کورد هەڵدەرەوە تا گوێسا هیچ فیلمێکی نەبووە ئاکشنی تیابێ. خۆشبەختانە ئێمە ئەم کارەمان کردو و کارێکی تازەیە و ئەشتوانین لە داهاتووە چەندین فیلمی سینەمایی هاوشێوەی فیلمەکانی هۆلیوود و بۆلیوود بەرهەم بێنین لە بواری ئاکشنە. ئێمە کۆمەڵە گەنج بووین سەرەتا بە وەرزشی پارکۆر دەستمان پێ کرد. سەرەتا گشتمان لە کۆنفۆوە چونە کۆنفۆ شاڵین، دوای ئەوە دەستمان کرد بە پارکۆر و دوای ئەوە حەز و خولیای فیلم وشتمان بۆ دروست بوو. ویسمان فیلمی ئاکشن بینە ناو سینەمای کوردیەوە، ناو فیلمی کوردیەوە. ئیتر بەردەوام بووین بە یەکەوە لەگەڵ هاوڕێیانە دانیشتنی فکرەمادانا و بە شێوازی خۆمان دەستمان پێ کرد و ئینشەڵڵا هەوڵ شەدەین کە ئەم شێوازە فیلمە ئەم شێوازی ئاکشنە بکەوێتە ناو سینەمای کوردیشەوە ئینشەڵڵا. فیلمی سینەمایی چەند ساڵێکە بە شێوەیەکی باش بەرهەم دەهێنرێت و هەواداری تایبەتی بەخۆی هەیە، بەڵام لە زۆربەی شارەکانی کوردستان و چەمچەماڵ بە تایبەتی هیچ هۆڵێکی سینەمایی لێ نییە و ئێستاش بە داتاشۆ تەماشای فیلمی سینەمایی دەکرێت. زاناشوانی کەناڵی ئاسمانی کەرکووک، قەزای چەمچەماڵ. بەڵێ بەردەوامین لەگەڵتان کاکەردی و کاکەڵمەت خێر بێن. بەنیتان باش بەینتان باش چۆنن باشین سپاس بکەین لای شوێنەکەی گوجاویە بۆ سارە خێر بێن. باسی ئەزمموی خۆتان بکەن چۆن دەستان پێکرد، چۆن ئەم بیرۆکەی هات لەگەڵەوەشە خەریکی ئیش و کاری ئەم بابەتی کاراتی و نازانم کۆنفۆ ئەو شتانەشان. بەڵێ ئێمە چەند یاریزانێ بووین. سەرەتا یاریزانی کۆنفۆ بین، دوای ماوەیە کە یاریمان کرد دابڕین، دواتر دەستمان کرد بە یاری پارکۆر. لەگەڵ ئەوە ژافکرێ ئەومان بۆ دروست بوو بۆ ئێمە کاری ئاکشن نەکەین. لە کوردستانە وەک دەبینین لە فیلمە سینەمایەکانە لە درامەکانە هیچ بەشێکی ئاکشن لە فیلمەکانە نابینین. ئێمەش حەزماگە کارێ بکەین کە زۆر جیاواز بێت لە کوردستانە جێگەی سەرنج بێت، دڵی بینەر ڕاکێشین بۆ لای خۆمانە. بۆیە کارمان کرد لەسەر ئەوەی گرتەی ئاکشن دروستکەین، بەڵام بە شێوازێک وەکو هاوشەوەی وڵاتانی تر. کاتەکی دەستان پێکرد ساڵی چ تقریبا نەتوان بڵێم 3 ساڵە بێت، 3 ساڵە من بەردەوام. زۆر باشە. کاک هەڵمەت لەم 3 ساڵەیە تاکو چەند توانیتان گەشە بکەن لە کارەکانتانە؟ سەرەتا وەڵام من کە وەکو بەشداری کە بەشدارم کرد لەگەڵیانە یەک ئەکشنێکیانم بینی سەرنجی منی زۆر ڕاکێشە. دواتر فیلمێکیان
چۆنەڵی باسی ئەو کەسانەیانە کرد کە خاوەن پێداویستی تایبەت کە چۆنەڵی گاڵتە پێکردن بەڵام بە شێوازێکی جوان ئاکتینیان کرد بەلای منۆ زۆر سەرنجی ڕاکێشام و پەیوەندیکردنی منیش بەوانەوە گەڕێتەوە بۆ کاکۆژین هەم برادرمە لەڕێ ئەوە من ئەم گروپە جوانم ناسی و بەشدار بووم لەگەڵاوە مدەی ساڵێکە لەگەڵانە بەشدارم وەکو پێشکەوتنیش ئێمە تەنها کەس دەستگیریمان نەبووە لە کارەکانمانە بەڵام خۆمانی لەسەر ئەرکی خۆمان لە چۆنەڵی بجێ خۆمان هەموو تێچووەکان کە هاتوچۆکەینە هەرچیەکە من لە سلێمانێ و بەشدارم لەگەڵیانە هاتچۆی خۆمان لەسەر خۆمە بەڵام وەکو لایانی پەیوەندیداریج لایەنێک دەستگیریمان نەبووە تا ئێستا بەهیوانتر ئەگەر لایەنێک هەچ بەرپرسێک دەستگیرۆمان بێ ئێمە کاری جوانتر بە کاری باشتر پێشکەشەکەین. کاکەردیەگەر باستی و کەرستانە بکەن کە بەکاری هێنن لە کاتی وێنەگرتنە ئاخۆ کامێرایکی پرۆفشناڵتان پێیاخۆ تەنها لە ڕێگەی موبایلەکانتانەوە ڕیکۆردی ئەکەن و دواتر چۆن مۆنتاژی ئەکەن. بەڵێ وڵا ئێمە هیچ کەرستێکی پێشکەوتومان نیە هیچ کەرستەیەکی سینەماییمان نییە تەنها و تەنها بۆ موبایلێکی زیرەک وێنەکان نەگرین وە ڕووناکیشمانە مایکیشمانە جاری وا هەیە گرتێک تۆمارەکەین بۆ نمونە من و ئەو پیاوە قسەیەک ئەەکەین ئەمانتەیە و سەودەکەمان جوان دەرکەوێ موبایلێکی تر بەکارێن بۆ تۆمارکردی سەودەکە و دواتر ئەکەنە سەر ڤیدۆکە لەگەڵ ئەوەشدا ڕووناکیش بەکار ناهێنین بەڵام بەو کەرەسە سادانە ئێمە ڤیدۆکانەکەین و گەشتە ئەو ئاستەی کە سەرنجی بینەرێکی ئێزگار زۆری بەلای خۆیان ڕاکێشاوە دڵی زۆر گەنجی شێتوان بڵێن خۆش کردو چونکە زۆر کەسە بۆ چاڕوانی ئەوە بووە کەوا بەشی ئاکشن لەناو کوردستانە پەرە پێ بدرێت و گرنگی پێ بدرێت لەگەڵەوەی کام گرتانشمان بڵاو کردەوە دەستخۆشێکی ئەزگار زۆرمان بۆ هاتووە پشگیریەکی زۆرمان بۆ هاتووە بانگێشتەکەی ئێوە دەتوانم بڵێم یەکێکە لە پشگیریەکان بۆ ئێمەی گەنج و هیوادارم ئێوە بتوانن پشگیری ئەو گەنجانش بکەن کە تا ئێستاگە دەرنەکەوتونکەوە بە هەرەیەکیان هەیە توانایەکیان هەیە بتوانن وایان لێ بکەن گەرم و گورتر بن لەسەر کارەکەیان. زۆر باشە بێگومان لە دروستکردنی هەر ڤیددیوەکە هەم کامیرەمان و هەمەوەی کە دوو ئاکتینەکە ئاکتەکە زیاتر هیلاکە بێ سەبارەت بەوەی کە تۆ بۆکسێکەوە شوێنی هەم لەگە بۆکسەکەشە ئەبێ ئەو کامێرەوان جگە لە کامیرام جوڵ ئەبێ و حرەکەی بکە کە من بۆکسم خواردووە بێ هەر جوڵی سەری بێ جوڵی جەستێ بێ خۆت کەوتنی بێ ئەمە چۆن دروستەکەن بەڕاستی کاری ئاکشن زۆر قورسیان ئەگەر بتوێ گرتەیەکی 4 دقەی تۆمارکەی بە دڵنیاییەوە 12 ساعت 15 ساعتی پێچێ چونکە هەندێ حرەکە هەیە ئەبێت تۆ یەکەم جار وا حرەکە بکەی پرۆڤەی بووەکەی ڕاستە لەگەڵ ئەوەشە ئەبێ بە شێوازێک ئەو ئاکتە بکەی بینەر وا بزانەکە تو بەڕاستی لەو کەسە عادی گرنگترین شتیش لێرەدا هەڵبژاردننی گۆشەی کامێرەیە کە بەڕاستی لە سینەمای کوردی خۆمانە هەنێ بەشی ئاکشنی بچووکی تەیە بەس بەڵام بای ئەوە نییە کەوا باسکرێت و جێگای سەرنج بێت لە چونکە هەم لە ڕۆڵ بینینەکە لە ئاستێکی وایە نییە جێگای سەرنج بێ هەم هەڵبژاردننی گۆشەی کامێراکانیان هەڵەیە لە مەسەلەی ئاکشنیا چی بە چەک بێ یان بە دەست و قاس بێ پێویستە کامێرامان لەگەڵ ئەکتەرا بجوڵێ ئێستا ئێمەوەی کە گرنگی پێدەین ئەوەیە کامێرە نابێت لە سەستان بێ بێ بە دەستی کامێرەمانە بجوڵێ علی کە ئەکتەرکە و لەگەڵی بکەوێ سەری جوان لەگەڵ جوڵەی تێ بکەی بۆی زیاتر کارەکە جوانتر و تێکەڵتر و ئاڵۆستر بێت ئەمە وا کابینەر زیاتر حەز بکە سەیری بکات. ئێوە سووتان لە کەم دەرهێنەر وەرگرتووە بۆ ئەو زاویانەیە یاخۆ گۆشانی کە ئاماژەی پێکەیت وڵای هەر خۆمان هەر فکری خۆمانە کە سەری فیلمە سینەمایەکانمان کردووە تەرکیزمان خۆتە سەری هەر لێەوە فکرەکانمان وەرگرتووە کەسێک نەهاتوە پێیمان بڵێ بەم شێوازە وێنێ بگرن ئاهوا ڕۆڵەکان بژێڕن هەر فکری خۆمان بە زیاتر من لە حەزێ بەم زیاتر کاک سەرۆرمانێ ئەو دەرهێنەرە لێرەوە دەستخۆشی لێەکەین بەڕاستی ماندووە ئەو زیاتر ئیشەکانەکات شێوازی وەستان و کامێرە لە کۆبێ هەمووی ئەو با بڵێن دەرهێنەرەکەمان ئەوە بەڵام تاکو چەند هەوڵتاندەوە پامێکیش بگێنن لەگەڵ ئاکشنەکانی تەنها ئاکشن نەبێ و پامێکیشی لەگەڵ بێ و گەنجانی کە بینەرم توانن سوودی لێوە بگرن. بەڵێ ئێمە چەند کورتە ڤیددیوەکمانەیە بە شێوازی کۆمیدیا پێشکەشمان کردووە وە لە 3 دقە دەست پێکە تاوەکو 5 دقەیە چەند
کورتەیەەکە باسی لەو بریناناکەین کە لە کۆمەڵگا هەیە بەس بە شێوازیگی کۆمیدیگەیەنین خۆشببختانە بینەرێکی باشی هەیە کۆمنتی باشی بۆیێت ئەو کۆمنتانە وای لە ئێمە کردو ئێمە بەردەوام بین زۆر باشە بابینە سەر ئەوەی کە خۆتان بۆ نەڕۆشتونەتە ناو سینەمای کوردیەوە لە بەرەوەی لە ئێستای کۆمپانیای باشمان هەیە کە ئیش لە بابەتی ڕکلام و ئیش لە بابەتی سینەما و یاخود دەرهێنان و یا کورتە فلیم و یاخود پەیمانگە هونەرە جوانەکانمانەیە بۆ لەگەڵ مامۆستایەکە بە شێوەیەکی ئەکادمی نەچوونەتە پێشەوە لەگەڵیان چیرۆکەکانی خۆتان باسکەن یاخود پارچە ڤیدۆکانی خۆتان وەکو بەڵگە نامەیەک یا بەڵگەیەک بەدەستانەوە بێ ئەمە کاری ئێمە وەرە هاوکارمان بن با بە شێوەیەکی باشتر ئێمەش بکەین بەداخەوە بەجددی ینی ئەوەی کە منەی بینیم لە سینەمای کوردیا چی لە سینەماکارەکانە دەرهێنەرە کەسانی بەتوانایە ڤیدۆکانی ئێمەیان بینیوە توانەکانی ئێمەیان بینیوە بەڵام تا ئێستا گرنگیان بە ئێمە نەداوە دەستی ئێمەیان نەگرتووە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە بە بۆچوونی من نایانتەوێت کەسانێک هەبێت ئاسی لە ئاسی خۆیان بەرزتر بێت نایانتوێت کەسانێک هەبێت لە خۆیان زیاتر جێگەی سەرنج بێت نایانتوێت کەسانێک هەبێت دروست بن هەر ئەیانتوێت خۆیان و خۆیان من تەنها من ئەوەی بزانم لە ساڵی 96ەوە هەتاکو ئێستاکەکە من سەیری شاشە کوردەکانەکەم هەر یەک دەموچەوە ناگۆڕە گۆڕانکاری بەسەریان نایە یعنی ئەگەر ئەوان بیان ویستایە سینەمای کوردی بەرەو پێشبەرن دەستی من و دەستی چەنەها گەنجی تریان نەگرد و یان هێنانەوە سینەمای کوردیەوە بەڵام تا ئێستاگەر دەموچەوەکان نەگۆڕاوە سینەمای کوردی هەلەیەک ئاسێکە بەرزناوێت و هۆکارەکەی چییە دەستنوقاون دەستی گەنج ناگەڕایان کێشتە ناو بوارەکەەوە من ئەگەر کەسێ دەستم نەگرێت و پشگیرم نەکرێت من چی بم عبەتان خۆم هیچم پێ ناکرێت تەنها و تەنها دەتوانم توانەکانی خۆم لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکەم و تا هیچی تر زۆر باشە ئەتوانن بیکەنە پرۆپۆزەڵێک پرۆژەیەکی خۆتان پێشکەشی کۆمپانیایەکی کەن با کۆمپانیاکە ڕیکلامی نەبێ بابەتی سینەما نەبێ کۆمپانیایەک سپۆنسەرتانکە ئێوە کارێکی باشتر بکەن بۆ ئەمە ناکەن ینی خۆی هەموو کات پاڵپشتی مادی و معنەوی کارێکی باشە بەڵام هەوڵەکەی خۆشتان وا دەکا و پاڵپشتی مادی و معنەوێتان هەبێ ڕاستەکەوە تا ئێستا وەکو خۆم و هەوڵم نەداوێت ببوورە خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان مانێ نەمانێت ئێستا دیارترینە لە هەموو جیهانە بەڵام ئێمەشکە لە ڕێی فەیسبووکە باڵێ زیاتر ڤیدۆکانمان بڵاو کردوێتەوە هەموو کەسەی بینێت دڵنیاشین ئەو شوێنانی کە بەڕێزت باسی کردو بینیوێتی بەڵام ئەگەڕێتەوە بۆچی بەداخەوە کەسایەتی چۆنەڵێ ئەگەڕێتە بۆ لایانی هاوڕێتی یان خزمایەتی برادری ئەمانە زاڵ بۆ بەسەرەوەیە کە ئێمە نەتوانی بگەین بۆ کەسانی کە بەڕێزت باسی کردو کاکەمە لە ئێستاە خەریکی ڕیکۆردکردنی هیچ پارچە ڤیدیۆکی نوێن ڕیکۆردی کورتێکمان کردووە کە ئێستا ئەوە ئێوە پەخشتان کردووە ئەوە تازە بوو وەکو بڵێن فیلمێکە بەدەستمانەوە تقریبان دەدەخێ بۆ چارێکێکەوە ئەوە فول ئەکشن ئینشاءڵڵا بەم نزیکانە بەتەمای تۆماریکەین بەڵێ باشە بەر ینی بەدەر لەوەی کاتی تەمارکردنی ئەو پارچە ڤیدیۆانە کاتێکی زۆری ئەوێ با باسی پرۆڤەکەش بکەین با باسی پلاندانان بکەین باسی نووسینەوەی سیناریۆکە بکەین دەستنیشانکردنی لۆکیشن و شوێنەکان بکەین تاکو چەند کەس لە ئێوە ئابات بەداخەوە لۆکیشن بۆ ئێمە زۆر زۆر زەحمەتە چونکە چوینە تا ئێستا یەک دوو شوێن چوینەتە ئەو شوێنانە نایەشتە تەسویرکەین هەرچەنە ئێمە چۆنەڵێ مۆڵەتی لایەنی پەیوەندیداریشمانەیە ئاسایش بەڵام بەداخەوە کەسایەتیەکانی شوێنە قوبوڵیان نەکردووە کە ئێمە تۆمارکەین و ئیشەکانمان بکەین ئەوەش گرفتێکە بۆ ئێمە وەکو شوێنەکانیش وەڵاهی شوێنی سادێ هەڵێبژێری شوێنێکی تایبەت نییە بڵێن زۆر کاتیش هەنێ شوێن دووباری تایە چارمانێتر بەس ئێمە گرنگەوە پەیامەکەش ئیشەکەمان بکەین خولیاکەمان پێشکەشی بینەرکەین زۆر باش کاگەردی ڕۆژەتان چییە بەتەمان لە داهاتووە ببن بە چی لەبەرەوەی هەموو ئینسانێکە ڕێ فڵان کەس لە پشتم بێ بەڵام هەمومان پشتی خۆمان هەیە بە پشتی خۆتان بەتەمان چی بکەن بە پشتی خۆمان ئینشەڵڵا هە بەردەوامە بین کاری ناوازەتر و جوانتر پێشکەشەکەین ئەگەر کەسێکیش دەستمان بگرێت ئینشەڵڵا لەوانەیە ئاستێکی بەرز پێشکەش بە سینەمای کوردی بکەین ئامانجی ئێمە لە سەرەتاوە هەتاکو ئێستاکە ویستمانە پەیامی خۆمان بگەێنین چی لە ڕێگەی کۆمیدیایەکی ئامانجدار چی لە ڕێگای ئاکشنێکی ئامانجدار خۆی زۆر گرینگە شتێک ئەنجامەدەی ئامانجێکت هەبێ
پەیامێکی جوانت هەبێ بەداخەوە کۆمیدیا ئەوەی کە لە کوردستانی شاکە هەیە ئەتوان بڵێم بە شێوەیەکی زۆر ئاستێکی بەرز پێشکەش ناکەن ئێمە کە دەستمان کرد بەم کارە چەند خاڵێکمان دیاری کرد یەکەم لە ڤیددیۆکان ئەوەی کەوا زیاتر جوانتری کردووە وتمانە نابێت جوێن بەکار بێنین بەڕاستی جوێندان لە فیلمە هیچ پێشکەوتنێک نییە هیچ کۆمیدیەکی پێوە نییە تۆ بتێ فیلمێک بڕازنیتەوە دەبێت خەڵکی فێری کردداری جوان و ڕفتاری جوان و قسەی جوان بکەیت ئەوەی کە لە شاشەکانی خۆمان ئایبینین جوێندان و قسەکردن بە یەکتر و گاڵتەکردن بە یەکتر و ناونیتکە لە یەک دەرکردن وا ئاکات منداڵەکانیشمان کە بە دیارەوە دائانیشن ئەم جیلە تازە کە پێ ئەگا هەمان شت لە خۆیان بەرجەستاکات و بەرامبەر بە خزم و بەرامبەر بە دایک و باوک و هاوڕەکانی دووبارەیە کاتەوە ئێمە هەوڵمانداوە لەو ڕۆیشەوە کارێکی جوانتر پێشکەشکەین کارێکی وا بکەین کە مێژوویەکی جوان بۆ خۆمان تۆبارکەین بەڵام ئەم گروپەی کە پێکتان هێنەوە ئاخۆ بە بەردەوامی کەسی نوێ وەرەگرن یاخۆدنا وڵی تاکو ئێستاکە لە ساڵی پار چەند نەفرێک بن دواتر ئەو بوو ئەم پیا و چەند کەسێکی تر هات ئەگەر کەسانێک هەبن شارە زیان هەبێت چی لە بواری مۆنتاژ و گرافیکا بێت چی لە کامێرامانیا بێت یاخود بتوانێت ئاکشن بکات یاریزانێکی باش بێت قەیچێکە ئەمە دەرگامان کراوە ئەمە وەکو کەسانی تر نین دەرگا دابخین بڵێن بەس خۆمان و خۆمان هەر خۆمان دەرکەین هەر خۆمان گەورەکەین ئێمە حەز دەکەین ئەم دەرگای بکرێتەوە بەڕووی زۆر گەنجی تر ئێستا من دڵنیام چەندەها گەنجی تر هەیە لەم کوردستانەیە بەهرەی هەیە لە هەموو ڕویەکەوە بەڵام تا ئێستاکە دەرنەکەوتووە لەوانەشە بتوانێت ڤیددیۆیەک یان بەرهەمێکی خۆی هەبێت بەڵام کە بیر دەکاتەوە کەس نیە دەستی بگرێت و پژیر بگرێت ئەو بەهرە و ئەو بیرۆکەی کە هەیەی ئەیشارێتەوە و خاتە ژێر گەڵاوە زۆر باشە کارەکانتان زیاتر لە سنتەری چەمچەماڵایەوە نییە بەڵێ زۆر باشە بۆ نەتانتوانیوە ئەو سنتەرە بۆ نمونە ئێوە چەند کەسێکن یاریزانی بابەتی کۆنفۆ و کاراتی و ئەوشتانن بۆ گەورەی ناکەنەوە بیکەنە سنتەرێک ئەو سنتەرە بکەنە داهاتێک بۆ پاڵپشتی فیلمەکانتان و هەم ئەو کاتە لە باتی ئەکتەرێکی ئاکشن لەوەیە 50 ئەکتەری ئاکشنتان دەست بکەوێت شوێنی تایبەتی بەڕاستی چونکە قاعەیەکی گەورەتەوە قاعش پێویستی بە مادیە ئەو مادیەش بە ئێمە هەڵناسوورێت اینجا هەر یەکەمان پیشەیەکمانێ هەمانە پێشمەرگی هەمانە کرێکارە ئەوە بۆ ئێمە زۆر زەحمەتە بێت کە شوێنێکی وا گەورە دابینکەین و ڕاهێنان بۆ کەسانە بکەین و کە بێن لای ئێمە ئیشکە هەر ئەوش گرفتە بۆ ئێمە کاکەمەدوە بەسی پەیوەندی نێوان ئێوە بکەنن دەمانی ئەم گروپە تاکو چەند پەیوەندێکی پتەوتان هەیە تاکو چەند کۆبوونەوەتان و کارکردنتان پێکەوە بۆ تۆ کاریەوەی کە لەکتر نزیک بنەوە و هەمهەنگیتان پێکەوە چۆنە لەخواوە پەیوەندێکی باشمانەیە و هەمومان برایەکی تا ئێستا هیچ شتێک گیر و گرفتێت لە ناومانە ڕووینەوە و تەبین لەخوا بەزیابێت تاکو چەند یادگاری ینی جوان و یادگاری خۆشتان تۆمار کردووە لە کاتی وێنەگرتنەکانە وڵای خۆی فیلمەکانمان و ڤیددیۆکانمان ئەمە هەر خۆی یادگاریەکە و لەگەڵ ئەوەش یادگاری خۆشمانە یادگاری جوانمانەیە کە تا ئێستاکە ژەر دووبارە کە ئەیڵێنەوە ڕاستەکەی بۆ ئێمە جێگای دڵخۆشیە ڕاستەوە دڵنیایە زۆر باشە لە کۆتاییە کاکەردێر شتێکتان ما بفەرمو زۆر سپاس بۆ کەناڵەکەی ئێوە کام دەرفەتەدان پێمە بەخشی و داوا لە سینەماکاران و لە فیلم سازانی کوردستانەکەم لەو دوایەتر هەوڵ بۆ گەورەکردن و بەناوبانکردنی خۆیان نەدەن دەستی گەنجانی تر بگرن و ئەگە بتانێت سینەمای کوردی بەرەو پێش بچێت بە ڕای من با لە هەموو شارە جیاوازەکانی کوردستان بۆ نمونە چەمچەماڵە کەرکووکە هەولێرە هەر شارێکی ترە لەم کوردستانەیە بە لیژنەیەک پێک بێنن بۆ نمونە لە شاری چەمچەماڵە چەند کەس حەز ئەکا بێت بە ئاکتەر چەند کەس شارەزای هەیە لە بواری مۆنتاژ و گرافیکە چەند کە شارەزای هەیە دەتوانێت وەکو دەرهێنەرێک کار بکات وەکو ئەکتەرێک ڕۆڵ بگێڕێت ئێمە دەرگاتان بۆ ئۆکەینەوە بۆ نمونە چەند نەفرن 100 نەفرن لە شارێکە بیانکەن بە 3 گروپی جیاواز ئەم گروپە دەرهێنەرێکی هەبێت و ئەکتەریش ئەو کتەرانشی کە ناو نووسکراون بۆ نمونە سینارویەک چیرۆکێکی جوان بنووسن و ئەم لیژنەیەکە بێک هاتووە با بڵێن ئێمە کامێرا و ڕووناکی و هەموو ئەو کەرەسانی کە تایبەتن بە فیلم سازی ئەمە بۆتان دابینەکەن بەڵام ئێوە کاری لەسەر بکەن کە ئەم گروپانە دەستیان کرد بەم کارانە شتی جوان شتی باش بەرهەم دەهێنن دواتر لەگەڵ شارەکانی ترە بیکەن بە ڤیسیڤالێک و پێشکەشی بکەن
ئەو کاتم من بە دڵنیایەوە دەڵێم سینەمای کوردی بەرەو پێش ئەچێ هەموو ئەو کەسانێکەوە بەهرەیان هەیە توانیان هەیە دەتوانن لەم ڕێگەیەوە پەیامی خۆیان بگەێنن شیرۆکەکانی خۆیان باسکەن سینەمای کوردی هەر ئەوە نیە تۆ هەر باز لە شیرۆکێکی تراژیدیا بکە یاخود یان هەر باز لە عشق و خۆشەویستی بکەی هەرچەندە بە شێوەیەکی جوانی ژمایشیان نەکرێت تا ئێستا لەو ئاستەیان نیە ئێمە ئەتوانین فیلمێکی خەیاڵی دروستکەین بۆ نمونەوەکو فیلمی سپایدەرمانە سوپرمانە چی وای لەمانە کردکەوە هەموو جیهان بیان ناسێنێ جوانی کارەکانیان و هەروەها ئەو فیلمانە کە سەرنجی ئێمەی کوردی ڕاکێشە چی وای کرد ئێمە بروسلی بناسین ئەکشن بوو سینەماکاران هیوام وایە گرنگی زۆر بەباری ئەکشن بدەن بەڵام حەقی خۆی پێ بدەن نەخوانی پێ هەڵواسن لە کارەکە بکەن ناشرینشی بگەن جێگای ئەوە نەبێت کە ببێتە دڵخۆشی بۆ بینەران دووبارە سپاس بۆ ئێوە دەستخۆشتەوە بە بچێن لای کاکاڵمەت دەستان خۆشوێ سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ میوانداری سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان هیوای سەرکەوتنان بۆ خوازین خۆشحاڵ بووین کە لێرە ئامادە بووین بە هیواین لایانی پەیوەندیدار ئاور لە ئێمە و لە گەنجانی کەشەیە کە بەهرەمەندن کە بەهرەیانەیە پێشکەشیکەن هەر ئێمە نین بەو هیوایان سینەمای کوردیش بکاتە لووتکە هیچمان فەرق نیە لەگەڵ جیهانە بە هیوان ئیشاءڵڵا کاری جوان و کاری باش پێشکەشی ئێوە و بینەری ئازیزکەین سپاس دەستان خۆش بێ و زۆر سپاسۆنن سپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی بە هیوایان ڕۆژێک فیلمێکی ئێوە لە سینەما ببینین دەستان خۆش دەستان خۆش زۆر سپاس بەڵێ بەڕێزان گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بیانی باش بە هیوای سوتان لە تەواوی بڕگە بابەتەکان وەرگرت بێت تاکو ڕۆژێکی تر و پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ هەر شاد بن